کۆمەڵی دادگەری کوردستان 21مین ساڵی ڕاگەیاندنی دەکاتەوە وەک پارتێک کە درێژکراوەی دەیان ساڵ خەباتی ئیسلامیە. ئەم پارتە لە مێژوویدا یەکێکە لەو پارتانەی کە زۆرترین کرانەوە و گۆڕانکاری لە نێوخۆ و لە شێوازی خەپات و بەڕێوەبردن و تەنانەت ناوی حیزبەکەشدا ئەنجام داوە لە پێناو ڕێککردن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی لەسەر گۆڕەپانی کوردستان و ناوچەکە هاتوونەتە ئاراوە. کۆمەڵی دادگەری لەسەر ئاسی سیاسی پەیوەندیەکانی لەگەڵ پارتە دەسەڵاتدارەکان بۆ ڕاگررتنی دۆخی ئاشتی کۆمەڵایەتی و گەیاندنی ڕاز و نیاز و پێداویستیەکانی ناوناخی خەڵکو و چین و توێژەکانە بە لووتکەی دەسەڵات و ئاگادارکردنەوەیان لە ترپەی دڵی شەقام و ئەو مەترسیانەی بەهۆی خراپی سیستمی حکومداری بەرۆکی هەرێمیان گرتووە. کۆمەڵی دادگەری کە بە حیزبی هەڵوێستە نەگۆڕەکان ناسراوە لە ساڵانی ڕابردوودا و لە مێژووی سیاسیدا چەند خولێک بەشداری کابینەکانی حکوومەتی کردو و دوو خولیشە لەبەرەی ئۆپۆزیسیۆندایە. لە هەردوو حاڵەتەکەشدا جێی ئومێدی خەڵکو و چین و توێژە جیازەکانی کۆمەلگە بووە و با هەڵوێستە جوانەکانی لە ناو حکوومەت و لە ئۆپۆزیسیۆنیش دەناسرێتەوە. وەزیرەکانی کۆمەڵ بە دڵسۆزی و شەو نخۆنی بۆ کارەکانیان دەناسرێنە و دوورن لە دۆسیەکانی گەندەڵی و بە هەدەردان و بە خزمەتکردن دەناسرێنەوە. لەبەرەی ئۆپۆزیسیۆنیش کۆمەڵی دادگەری لایەنێکی سەرەکی بووە لە دروستکردنی فشار لەسەر دەسەڵات بۆ ئەنجامدانی چاکسازی و پێشکەشکردنی پرۆژە و پاکێجی چاکسازی، هەروەک بۆ داکۆکی لە فراوانکردنی بازنەی ئازادیەکان و سەروەربوونی یاسا و ڕێزگرتن لە ئاین و کولتوری کوردەواری و ڕێگرتن لە بەلا ڕێدابردنی کۆمەلگە و تێکدانی شیرازە و بەها باڵاکان. کۆمەڵی دادگەری هەردەم پێشەنگ بۆ و جێدەستی دیار بووە. پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان و عێراق هاوشێوەی وەزیرەکانی لە حکوومەت بە چالاکترین پەرلەمانتارەکان ناسراون و لە ڕیزی پێشەوەی پەرلەمانتاران و فراکسیۆنەکاندان لە پێشکەشکردنی پرۆژە یاسا و بە دوواداچوونەکانیان. هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بۆ یەکەم و تاکە فراکسیۆن کە پەرلەمانتارێکی بۆی ڕەخنەگرتن لە حکوومەت و بەرپرسەکانی متمانەی لێوەرگیرایەوە. کۆمەڵی دادگەری نەک تەنها لە بواری سیاسی بەڵکو لە بواری ئاینیدا بۆتە مەشغەڵی پارێزگاری لە ئاینی ئیسلام و پاراستنی شکۆی مزگەوت و شوێنە ئاینیەکان و بنەمانە گۆڕەکانی ئیسلام. لە بواری کۆمەڵایەتیشدا دەستگا خێرخوازیەکان و بارەگاکانی کۆمەڵبوونەتە لانکەی بێباوکان و هەژار و نەدارەکان و ساڵانە بە ملیاران دینار لە ڕێی خێرخوازانەوە هاوکاریان دەکات. هەروە لە بواری پێگەیاندن و پەرەپێدان و پەروەردەدا ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە لە پەروەردەکردن و هۆشیارکردنەوەی ڕۆڵەکانی گەل. لە ڕووی ئەمنی و سەربازیشەوە کۆمەڵی دادگەری دژی هەر دەستدرێژی و پەلامارێکی دەرەکی و هێرشەکانی داعش و لەشکرکێشی و بۆردومانی وڵاتانی هەرێمی بووە و لە ناو جەرگەی ئەو وڵاتانەوە داکۆکی لە مافەکانی کورد کردووە. لەسەر ئاسی جەماوەری کۆمەڵی دادگەری هەردەم پاڵپشتی شەقام و ئەو کەسانە بووە کە لە پێناو مافەکانیان خۆپشاندان و گربوونەوە بۆتە کاری ڕۆژانەیە. بۆ مەش میدیای ڕەسمی کۆمەڵ کە خۆی لە تۆڕی میدیای کۆمەڵ و کەناڵ و دیجیتال میدیای پەیامدا دەبینێتەوە بەردەوام لەسەر شەقام و لە ناو خۆپشاندان و ناڕەزایەتیەکاندا بوون و پاڵپشتێکی میدیایی گەورە بوون بۆ داکۆکی لە مافە بنەڕەتیەکانی خەڵکی هەرێمی کوردستان.